هەڵەبجە زامی هەموو کورد. ڕۆژتان باش. ئەمڕۆ لە لەندەنی پایتەختی بەریتانیا یادی هەڵەبجاکرێتەوە، یادی ئەو کارە ساتەی کە 5,000 شەهیدی لە خۆگرت، یادی ئەو کارە ساتەی کە بەدەستی بەعسی و بەعسیەکان 5,000 کورد ژیانیان لەدەستدا. ئەمڕۆ یادی هەڵەبجەی شەهید دەکرێتەوە لەلایەن پارێزگارە کوردەکەی لەندەن. ئەمڕۆ یەکەم جارەکە بە شێوازێکی ڕسمی یادی هەڵەبجاکرێتەوە، یادی ئەو کارە ساتبارەی کە بەسەر کووردا هاتووە و هەرگیز بیر ناچێتەوە. و لێرەوە گەبینین پێشانگایەکی ئەو وێنانە کراوەتەوە کە باز لە کارە ساتەکەی هەڵەبجاکە. لێرە ببینن چەند بە دڕندانە مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیە کراوە، بە چەکی چیمیایی ئاراستی هەڵەبجە کرا و هەڵەبجەیەکانیان لەناو بردووە. بۆیە لێرەوە بە تەواوی دنیاەڵین ئێمەی هەڵەبجەیی، ئێمەی هەڵەبجەیەکان تەواوی کوردستان، تەواوی هەموو دنیا ئاگادارەکەین کە بڵێ ئێمە ئەو کارە ساتبارەمان بەسەر هاتووە، دەبێ هەموو دنیا بە جینۆسایدی بناسێنن. بۆیە لەگەڵمان بن لەم ڕاپۆرتە ورد. سۆنی ئەحواڵێ یاخوا بەخێر بێت. کاکتۆر بۆ سەبایەک پشتی بچووکە لێ وەرگرم لەگەڵ کاکتۆر بەخێر بێت. سپاس بێەوە. بەخێراتن دەکەین بۆ لەندەن و ڕۆژتە یادی هەڵەبجە و نەورۆزە. چی وای لێ کردی ئەمڕۆ بەشدار بیت؟ بەڕاستی گەورەی ئەم یادە کە تەنیا لەوە دەرچووە ڕاستە قوربانیەکە خەڵکی کوردستان و هەڵەبجە و دەوروبەری ئاویانە، بەڵام ئەمە بوو بە ناسنامەیەک بۆ ڕۆایەتی، بۆ مرۆڤایەتی، بۆ بەگژاچوونەوەی ستەمکاری ئەوە تا ئەمڕۆ لە هەموو دنیا یادەکرێتەوە. ئەمڕۆ لە شارەوانی لەندەن ئەم یاداکرێتەوە. سوپاس بۆ برای بەڕێزم کاکە سەرباز کە ئەو دەست پێشخەریەی کردووە. ئەمە کارێکی گەورەیە. ئومێد دەکەم ئەمە کۆتایی هەموو شەڕ و ئاشوب و بەریەکەوتن و نەهامەتیەک بێ، نەکتیان بۆ تەنیا بۆ هەڵەبجە و کوردستان، بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی. چی ینی ئێمە کە ئەبینین ئەم ساڵ یەکەم ساڵە کە بۆ شێوە جدیە لە بەریتانیا یادی نەورۆز، یادی هەڵەبجاکرێتەوە. ئایا هەز ناکە ئێمە دەست پێشخەرێکی گەورەیە لەلایەن بەریتانیەکانەوە، لەلایەن ئەو بەرپرسە کوردانی کە لە ناو خاکی بەریتانیاکە بە دڵنیاییەوە ئەمە ئەوە دڵنیاییە گەیا بە هەموو کورد کە کورد تەنیا لەسەر پنت و پانتایەکی بچووک کە بوو بە گۆڕەپانی جینۆساید و ئەنفال و هەڵەبجە و کۆمەڵکوژی نەماوەتەوە، بەڵکو لە پێگەیەکی نێودەوڵەتیە لە هەموو پنتێکی ئەم دنیاە، بە تایبەتی لە پایتەختێکی گەورە و گرنگی هەموو جیهان کە لەندەنە ئەمڕۆ ئەو یاداکرێتەوە. زۆر سپاس. کاک سەرباز پێمان خۆشە لێرە چی دێ بۆ کاک دکتۆر هەڤاڵ کە لە سلێمانی و تەشریفی ناوە بۆ ئێرە و لەم یادایە بەشدارە. زۆر بەخێراتنی کاک دکتۆر هەڤاڵ دەکەین. گەورەی نواندووە لەوێ ئەرکی کێشاوە بەشداری ئەو یادە پیرۆزە دەکا. یادی هەڵەبجە یادێکی کارە ساتبارە بۆ ئێمەی کورد، بۆ هەر چوار پارچەی کوردستان، و ئێمەش خۆمان بە شەرەفمەند دەزانین کە ئەمڕۆ ئەم یادە دەکەینەوە. ئەم یادە ڕاستە لە کاتێکدا دەکەینەوە یادێکی خەمناکە، بەڵام لە هەمان کاتدا مەسیجێکی گەورەشە ئێمە دەینێرین بۆ قوربانیەکانی هەڵەبجە و بە دنیای دەرەوەی بڵێن کە هەڵەبجە هەرگیز لە یاد ناچێت. زۆر بەخێر بێن جەنابتان و کاک دکتۆریش بەخێر بێن. سپاستانەکەی. سپاس بۆ ئێوە دووبارە بەخێر بێن. زۆر بەخێر بێن. کۆمەڵە میوانی کە هاتن کاک سەرباز. عەفو. کۆمەڵی میوانی کە هاتن. عەفو. عەلەیکوم سەلام قوربان فەرموون بەخێر بێن. سەرچاو. خۆشەویستانم ڕۆ پێمان خۆشە لەگەڵ کەسێکی نیشتیمان پەروەر، کەسێک کە هەر ئەیبینین نیشتیمان و وڵات و کوردستانمان بیرەکەوێتەوە. پێمان خۆشە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز عوسمان بایدەمیر کە یەکێکە لەو ئەندام پەرلەمانانە و ئەمڕۆ بەشدارە لە یادی هەڵەبجە. قوربان سڵاو لێبێ. سلااف حەزار سلام لە هەموو گەلی کورد و کوردستان. ئەمڕۆ چۆن بەشدار بووی لێرە بۆ یادی هەڵەبجە؟ بڕاستی ژیانە ملەتێن کوردە دیرۆکە ملەتێن کوردە حەزار مخابن کو گەلب کەزەب شەواتی هەنە ژوان هەر کەزەبژە شەواتیە لێ هەری مەزن یەکشێژی کۆمکژیە حەلەبچەیە. کۆمکژیە حەلەبچە مەشە ئازادیا گەلێ کوردە وەکە دیرۆکێکی وەکە ستۆنێکی کومبیناتێ بگوهرینە. لێ ئەتکارم بژم هێژی برینە حەلەبچە دەرمان نەبوویە. دەرمان نەبیش بەرخاتری کە هێژی کۆمکژی لە هەر چارپەرچە کوردستان مخابن بەسەری کوردانان تێ. ئیرۆ ئەلڤێ دەرێمە ji بۆ خاطرێ کو ئەز قوربانیان حەلەبچە ببیر بینم ji بۆ خاطرێ کو ئەو ئێشاوان کە دەراوان ji dilê xwe bi hemû gelê Kurd û Kurdistanê ve parve bikim.
و هەروەها ئەز ئیرۆل vê dinême ku em hilbidin ku carek din Helepçe serê me Kurdadanê ji bo wî jî yek rêyekî me heye yek rêbazekî me heye ew jî yekîtiya tifaqa yekîtiya tifaqa miletê Kurd e ez bi hêvî me bi bîr û bawerim ku miletekî gava ji bona tiştekî dilê wî bihêşe ew dibe millet gava ji bona tiştekî ew kêfxweş bibe ew dibe millet ez ewladekî miletê Kurdim ji bo wî yekê ez li vê dilê me ڕاستەکەی دەسێتە خۆش تشتێکە بیر دێنم لەناو پەرلەمانی تورکیا تەگوت کوردستان لێرەمایە تۆ لێرە چ دەڵێی قوربان کوردستان مخابن کردنە چار پەرچێ مخابن دixwazin ku Kurdistan mejî wî tekin çar perçe perçe dixwazin dilê wî tekin perçe perçe lê em ê Kurdistan tekin yek perçe o tekin dilê xwe tekin mejiyê xwe یادی هەڵەبجە ئەوە لەسەر هەموو کوردێکە و ئێمەش وەکو باڵەسپانی عێراق لە لەندەن ئەکی سەشانمانە ئەو یادە بە بەرزی ڕابگرین ڕۆح شەیدانی هەڵەبجە بەرز ڕابگرین ئەو یادە تەنها ڕووداوێکی مێژووی نییە ئەو ڕووداوە ئەبێ ئێمە ڕێگەلەوە بگرین جاریشتر ئەو مێژووی دووبارە نەبێتەوە ڕێز لەو قوربانیانە بگرین ڕێز لەو کەسوکاری و قوربانیانە بگرین کە ئێستا لە ژیاندان ڕێز لەو بریندارانە بگرین کە ئێستا بەهۆی ئەو بەکارهێنانی ئەو چەکینیا کە تا ئێستا دەناڵێن بە ئازارەکانیانەوە. My name is Belle Ribradi. I'm the Labour Member of Parliament for Streatham, which covers this area, and I'm here with the local Kurdish community to commemorate the Halabja massacre. I think it's very important that we acknowledge that this isn't something that happened many, many years ago. When we think of a lot of the commemorations, the atrocities that happened years ago. But this was quite recent, within my lifetime, and many people are still suffering the effects of it today. زۆر سپاس سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرتان سڵاو لە گیانی پاکی شەهیدانی حەلەبجە و شەهیدانی گشت کوردستان ئێمە ئەمڕۆ لێرەم بۆ ئەوەی سەری ڕێز و نەوازشدا نوێنن بۆ شەهیدانی حەلەبجە و شەهیدانی کوردستان بەڵام بە تایبەت ئێمە لێرەم بۆ شەهیدانی حەلەبجە شەهیدانی حەلەبجە هەروەها جەماوەری حەلەبجە هەمیشە لە بیر و باوەڕمانن بە ساڵەهای ساڵ ئێمە بیری ئەو ڕۆژەکەین لەو ڕۆژە ماتەمینین ئەو ڕۆژە هەمیشە ئەگەر بوو پێنج خوڵەکیش بێ لەسەر پێڕاوەستان و ڕێزمان هەبە بوو شەهیدانی حەلەبجە هەروە حەلەبجە یەکەم زۆر سپاس کاکاروان سڵاو لێبێ سڵاو لە بەڕێز ئەمڕۆ ئەو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بووی لەم مەراسیمە چۆن بوو لەم مەراسیمە بەشدار بووی و چی جوانە بینی لەم مەراسیمە بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە دیارە ئەمڕۆ هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ یادکردنەوەی 35 ساڵەی ئەو کارەساتە گەورەی کە بەسەر خەڵکی هەڵەبجەیە هات کە کارەساتیشی گەورەی و قەت لەبیر ناچێتەوە دیارە ئەمڕۆ لە شارەداری جێگری شارەداری ناوچەی لامبەرس کە یەکێکە لە ناوچە گەورەکان لە لەندەن و بە هاوکاری کۆمەلگای کوردی ئەم بۆنەیان ڕێخز بۆ ئەوەی هەمومان پێکەوە یادی ئەو کارەساتە بکەینەوە دیارە ژمارەیەکی زۆر لە میوانان بەشدار بوون لە ئەندامانی پەرلەمانی بەریتانیا لە نوێنەری پارتە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان و ئێمە ژۆکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بووین لێرە و سپاسی ئەم ڕێخەرانی بۆنەکە ئاکەین کە دەرفەتی ئەوەشیان بۆ ئێمە دروست کرد کە وتەیەکمان هەبێ و هاوخەمی خۆمان دەرببڕین بۆ ئەو کارەساتە دیارە هەروەکو باسم کرەمە کارەساتیشی گەورە بوو کە ڕوویدا لە مێژووی عراقەوە لە مێژووی مرۆڤایەتیدا کارەساتێکە قەت لەبیر ناچێتەوە و هەرگیز لەبیر ناچێتەوە و بەشێکی گرنگی لەبەر نەچونەوەی ئەوە ئێمە وەکو کورد هەمومان پێکەوە نەمان هێشتەوە ئەو کارەساتە لەبیر بچێتەوە هەرچەندە لەو ساڵانەی کە ڕوویدا لەوانەیە برژەوەندەکانی دنیا بە شێوەیەک بووبێ کە نوعێک لە چاوپۆشی یان هەڵبژار دەبێ بەڵام ئەوە زۆر ئیدامەی نەکێشا لە ساڵی 91ەوە کۆمەلگای نێودەوڵەتی بڕیاریدا کە بەرپرسیارەتی پارێزگاریکردنی خەڵک لە ئەستۆ بگرێت چونکە ئەم جێنۆسایدە ئەم کارەساتە گەورەی کە ڕوویدا دنیای هەژان و بریتانیا بە تایبەتی لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکایە ناوچەی دژەفڕینیان بۆ کوردستان دروست کرد و چیتر وتیان نابێ بهێڵین ئەم جێنۆسایدە جێنۆسایدێکی تر دووبارە بێتوانێت نەک تەنها بەرامبەر بە کورد بەڵام بەرامبەر بە هەموو دنیا زۆر گرنگە کۆمەلگای کوردی بەردەوام بن لە لۆبیکردن چونکە بەڕاستی هێشتا ترسی جێنۆساید هەیە هێشتا ترسی ئەوە بینیمان داعش سەری هەڵدا جێنۆسایدی ئێزیدەکانی کرد هەموو پێکاتەکانی کرد بۆیە گرنگە ڕەوەندی کوردستانی کوردانی دەرەوە
جیاواز لە تێڕوانینی جیاوازیان هەموو پێکەوە لۆبی بکەن بۆ مەسەلە گرنگ و نیشتیمانیەکان. ئەمڕۆ لێرە کە ئەبینین هەموو ڕەوەندی کوردستانی بەیەکەوە بەبێ جیاوازی و پەیوەستدارێتی حزبی هەمویان پێکەوەن یادی ئەم کارەساتە گەورەیەکەن کە بەسەر گەلی کووردا هاتووە. ئەوە جێی دڵخۆشیە چونکە ئەم مەسەلانە ئەم پرسانە هەمووی پرسی نیشتیمانین پرسی گەورن کە هەمومانتیایە ئەبێ ڕۆڵی خۆمان ببینین. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ. ئیمڕۆ خۆم بە خۆشحاڵەزانم کە بەشدار بم لەم یادەیە چکەمە یادێکی نەتەوەیە و واجبە لەسەرمان کە بەشدار بین لەم یادەیە و بە خۆشحاڵی شەوانێکەوە ئەم کارە کرا و سوپاسی دەستخۆشی لە کار سەربازەکەین بۆ ئەوەی کە ئەم یادەی ڕێخستووە و من خۆم بە خۆشحاڵەزانم کە ئیمڕۆ لێرەم و ئەم میوانە بە ڕێزانەشە بینم لێرە دەستیەوەش خۆش بێت. ینی ئێمە وابیرەکەینەوە کە ئەم یادەیە کەم جار بێ لە بەریتانیا کە بۆ شێوەیە گرنگی پێدرێ. ئایا هەز ناکەی کە گرنگی زیاتر بە هەڵبجەیەکان دراوە بۆ بۆنەیە دراوە بەڕاستی خۆی بەڕاستیە وایە گەنی لەمەش زیاتر گرنگی پێبیرات چۆ کارەساتە کارەساتێکی گەورەیە ینی کە جینۆسایدە کە بەسەر گەلی کووردا هاتووە بەڵام ئینگلیزە لە نەڤەر لیت قەدرەنگ نییە ئێمە ئینشاڵڵا هەوڵ بین ساڵی داهاتوو لەمەش باشتر بکەین کە ئێستا ئەکرێت ئیشەڵا دەستخۆش یانی شتێکی زۆر باشە دەستخۆشیان لێکم کە شتێکی وا باش هینەکەن و ئیشەڵا لە داهاتووشە شتی باشتر بکرێت و ئەبواە پێشتریش بکرایە بەڵام ئیتر بەهۆی خۆ دەزانی جالەی کوردی ئێمە زۆر ڕەوەندی کوردی دەمێک نییە لە ئەوروپایی لەبەرەوە ئێستا کەسانێکی باشمان هەیە کە لە وڵاتەیە چوونەتە بواری سیاسەتەوانی و بەشداریان کردووە لە سیاسەتە هەڵبەتە ساڵ بە ساڵ باشترە بین و ئەتوانین کاری وەکو ڕێزگرتن لە 32 ساڵیادی چیمەبارانی هەڵەبجە لە وڵاتی بریتانیا و لە وڵاتی بریتانیا و لە پایتەختی لەندەن سەری ڕێز و نەوازشدا نوێنین ئەو پەڕی دڵگرانی خۆمان دەرەبڕین بۆ ئەم کارەساتە نەگریس و جەرگ بڕا هەرگیز لە یاد ناکرێتن ئەگەر 16 ڕۆژێک بووە بۆ ڕۆژێکی خوێناوی بوو بۆ شەهیدەکان بۆ ئێمە هەموو ڕۆژێکی مردنیەکە لەبەرەوەی هەرگیز لە یادمان ناچێتن لێرەدا بە پێویستی ێزانم پیرۆزبایی ئەوە لە هەڵەبجەیەکان بکەم بوونی هەڵەبجە بە پارێزگا هیوادارین هەرچەند خزمەت بکرێت داواکارین هەرچەند هەڵەبجە خزمەت بکرێنەوەی شەهیدان خزمەت بکرێ هێشتا کەمە شایانی زۆر لەوە زیاترین دیسانەوە ئەڵێم سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنین ئێمە وەکو کوردان لە تاراوگار لە هەر شوێنێک بین هەمومان خۆمان بە هەڵەبجە ئەزانین بۆ شانازی پێواکەین و بەشداری خەمیانین. سپاس کاکەیز ئاشتان خان بەڕێستان وەک ژنە شەهیدێ چۆن بۆم ڕۆبەشداری ئەم مەراسیمە بوون و لە داگرسانی مۆمەکەشا بەشدار بوون چۆن بوو بەشدار دەستان خۆش بە سپاس دەکەم وڵا ئەم کارەساتە کارەساتێکی لە بیرنەچورەیە کارەساتێکی قێزڵنەیە مۆرە بە ناوچەوانی هەموو دژمنانی کوردەوانێ ئەوە واجبێکی سەرشانی هەموو کوردێکە هەموو ساڵێکە ئەم یادە بەرزرا بگرێت یادی بکرێتەوانە دەستان خۆش بۆ سپاسانەکەی کاک عەبدوڵڵا جەنابتان وەک کەسێکی نیشتیمان پەروەر چیتان هەیە بۆ ئەم ڕۆژە بەتاکی لەو ڕۆژێکی زۆر ناخۆشە نەک تەنها بۆ کورد و بۆ میلەتی کورد بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی میلەتێکی بێدەسەڵات لەلایەن وڵاتەکەی خۆی و لایەن حکوومەتەکەی خۆیەوە چیمەباران بکرێت کە هیچ عەقڵە قبوڵی ناکات سەرڕای ئەوەی کەوە ئێمە چەندە بێدەسەڵات و میلەتێکی بەشکراوین وڵات دابەشکراوین بەو شێوازە چەکی چیمیایی لە دژی میلەتەکەی خۆی بەکاربێنێ بەڕاستی کارەسات بارە پێویستە مرۆڤایەتی بێتەوە هۆشخۆی کە ئەو کاتەی بێدەنگ بوون یا کوێر بوون خۆ ئێستا کەینێ دەتوانن دڵنیام لە سەدەی ڕابردوو لە سەدەی داهاتووشدا تا ئێستا کەینێ کارەساتی وا ڕووی نەداوە ئەگەر بێت و مقارنەی بکەین لە بینی یابان و ئێمە یابان ئیمبراتۆرێک بوو خاوەنی هەموو جۆرە چەکێک بوو تەنها ئەتۆمی نەبێت بەڵام کە چەکی لە کار بەکارهێندا شەڕ ڕاوەستا ئەگەر بێت و ئێمە میلەتێکی بێکەس چەکی کیمیایی بوو ئەو سای ئێمە زۆر بوو کە تەنها بڕنە و کڵاشکۆف تفەنگمان بوو دەست چەکمان بووە بەداخەوە ئیشاڵڵا شتیوان نابێتەوە جارێکی دەبێت ئەم یادە هەموو ساڵێ یادی بکەینەوە بۆ هەموو ساڵێک لە کاتی خۆی ئەم یادە بکرێتەوە بەڕاستی ڕژێمی فاشی
بە هەموو نەوع چەکێک بە چەقێک خەدەغەکرا و 5,000 کوردی شەهید کرد 5,000 برادران و خانەوادە و ئایلەکانمانی شەهید کرد ئێمە قەت ئەو یادەمان لەبیر ناچێ ئینشاءالله هەموو ساڵێ یادیانەکەینەوە ئینشاءالله جیان بەهەشتا خوا لێیان خۆش بێ و لە ژیانمانە و لە مێشکمانە هەرمینێتەوە هەتا لە ژیاندا مابین. وەکو دەزانن یادکردنەوەی 35 ساڵی جەنۆسایدی هەڵەبجەیە منی وەکو تەلەبەی دکتۆرە لە زانکۆی لینکن و ئەندامیش لە سنتەری کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی بەشدار بووم لەوەی کە باسکردن لە بەیاساییکردنی جەنۆسایدی هەڵەبجە لە با بڵێن لە یاسای نێودەوڵەتی و لە ناوە لە عێراق و لە کوردستان باسی هەر بە کورتی باسی هەندێک بابەتمان کرد کە پێویستە کاری لەسەر بکەین لە بۆ ئەوەی کە قوربانیانی هەڵەبجە قەرەبوو بکرێنەوە و ئەو کێشەی کە هەیە لە هەستەکەی بە قەروبووکردنەوە زامەکانیان تیمار ببێت کۆ زامێکی زۆر گەورەیە وەکو بابەتی Transitional Justice and Reconciliation بەڵێ بابەتێکی زۆر گرنگە هەتاوەکو نەگەین بە دادپەروەری هەتاوەکو نەگەین بە جاستس ناتوانی زامەکانت سارش بکرێ ئیتر ئەوە زۆر گرنگەلەوەی بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست دروست ببێتەوە و هەوڵ بدەین لە بۆ ئەوەی کە شتێکی وە ڕوونەدات هەتاوەکون بە جەنۆسایدیش لە یاسای نێودەوڵەتی هەتاوەکو بە جەنۆسایدیش نەناسرێ دووبارەکە باسم کرد ناتوانێ سەیفتی هەبێ کە دووبارە نابێتەوە تاوانێکی ئەوها زۆر سپاس. Hello. Hello. Why you here today? Federica and myself, we are researchers from King's College London, and our aim is we have a database of people who have lost their children, and also we have a database of people who believe they come from Halabja. And we're trying to use genetics to link the families back together. So I've carried out the practical work for building the database and Denise the statistical work on the samples. As we're very happy to be here, honored to be here. ڕێزی تایبەتمێ بۆ هەموو هەڵەبجەکان خۆم یەکێک بووم کە لەو کارەساتە خوێناویە لەوێ لە هەڵەبجە لە دایک بووم دواتریش تەمەنم 8 ساڵ بووە لە کاتی کیمابارانەکەی هەڵەبجە ئەو بەڕێزەی کە چیرۆکەکەی گەڕایەوە لەسەر ئەو ترادیجیایی هەڵەبجە وا هەست مەگر کە داستانەکەی منی گەڕایە بەڕاستی نامەوێ ئیدامی پێ بەم طبعاً خۆتە زانی هەم کەس زانێ بەڵام هیوادارم بۆنەی هەڵەبجە کە لەم چەند ڕۆژەی پێشوا کراوە با بڵێن یادەکەی لە هەنێ شوێنی جیاوازی کوردستانە وەکو هەولێر و وەکو بە پێی پێویست نەکراوە لە هەنێ شوێنیا هەنێ گۆرانی دەهۆڵی و ئەم شتانە مەراسیمی هەڵەبجە مەراسیمێکی خەمبارە مەراسیمە کارەساتێکی گەورەیە کە لەستەرتان سەری دنیا لە دوای هێرۆشەما و ناگەزاکی هەڵەبجەیە نابێ بە گۆرانی و حەفلە ئەم شتە پیشان بدرێتەوە بێ ئەو ڕۆژە یعنی ڕۆژێک بێتۆ ناڕەحەتی خۆت دەربڕی بۆ 5,000 ژن و مناڵ کە بەبێت تاوان بە گازی کیمیایی لە نابراون من ئەمەم هەیە بۆ خەڵکی کوردستان هیوادارم زیاتر پەرە بدرێ بەو بابەتە زیاتریش یعنی خزمەت بە هەڵەبجە بکرێ سەبارەت بۆی کە چۆن لەیرە بووین ئێمە لە بەهاوکاری و بە پشتیوانیەکی باش بەڕێز کاک سەرباز شێخ سەرباز لە جێگیری پارێزگاری لەندەن لامبێت و هەروە لەگەڵ کوردیش سۆسایەتی ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا تەمان قساکەم بیرمان لەوە کردو کە یادی هەڵەبجە ینی جارێکی تر زیندوو بکەینەوە و پاڵپشتێکی بەهێزی بۆ دروستکەین لە بەتایبەت لە ناو ئەوانەی کە لە حکوومەت و لە سەرکی حکوومەتی بەریتانیا ئیشەکەن و مادووبوونێکی باشمان هەبوو بەڵام سپاس بەخوا ڕەنجێکی و نەتیجەیەکی باشیشمان هەبوو ئەمڕۆ ئێمە لە لەندەن لە تاون هۆڵ کە شوێنێکی معتەرەفی ناسراوی بەریتانیایە توانیمان کۆمەڵێک پەرلەمانتار کۆمەڵێک پەرلەمانتاری بەریتانی و لە نوێنەرایەتی شارەوانەکان و پارێزگار و نوێنەرایەتی حکوومەت لێرە کۆ بکەینەوە و هەروان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز عوسمان بایدەمیر و هەروەها دکتۆر هەواڵ بووبەکر سپاسی ڕێزەکەیەکەین کە بەدەممانەوە هات لە کوردستان و تایبەت بە میادەی ئێمە هات بۆ ئێرەمە بەڕاستی جێی فەخر و شانازیە و هەروەها پارتە سیاسیەکانی کوردستانی خۆشمان کە لەگەڵمان بەشدار بوون واروها کۆمەڵێک لە کوردستانیانی ئازیز و کۆمەڵی خەڵکی بیانی کە لەگەڵمان بەشدار بوون لێرە هەمومان پێکەوە هەوڵی ئەوەماندا و دووپاتمان کردەوە شێری ئەم ینی ناسۆرەی خۆمان بکەین لەگەڵ بەریتانیایە ئەوان بۆ ئەوەی لەگەڵ ئێمەیە جارێکی تر جینۆساید و
و ناسۆر و ئەنفال و کیمیاباران و ناڕەحەتی ڕوبەڕووی کوردستانیانی ئازیزی ئێمە نەبێتەوە چکە بەڕاستی کوردی ئێمە لە ماوەکانی ڕابردووە کاکە گۆ بە خۆت دەزانی زۆر تووشی نەهامەتی بووە تووشی دەربەدەری بووە ئێمە بێت لەم وڵاتە بتوانین کارێکی وا بکەین هەمومان پێکەوە نەیەڵین جارێکی تر ئەم حاڵەتانە بەسەر کووردا بێتەوە وهروەها وەکو کۆمەڵی کوردی بەریتانیش کاکە گۆڤەندیان ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئێستا و لە داهاتوویش هەوڵ دەدەین کارە ڕێکخراوەکانمان لە لۆکاڵی بینە دەرەوە ئەو ئێستا ئەمڕۆ ئێمە توانیمان لەگەڵ حکوومەتی بەریتانیا کارێکی وا گەورە بکەین و لە داهاتوویش بتوانین لە ڕێگەی شارەکانەوە لە ڕێگەی شارەوانیەکان و پارێزگارەکان پارێزەرانی شارەکانی بەریتانیاوە بتوانین کارەکانمان لەگەڵ ئەوانیشە میکسکەین و تێکەڵاو بکەین و بۆی لە داهاتووە ئێمە بتوانین خزمەتێکی باش باڕەوەندی کوردی خۆمان بکەین لە وڵاتی بەریتانیا. خۆشەویستان ئەمڕۆ لە یادێک بووین کە دەتوانین بڵین هەر یەک لە کەسوکاری ئێمە کەسێ دوو کەس چەند کەسی لەو قوربانیانەیە بەشدارە. ڕۆژانە ساڵانە لەم یادەیە کۆمەڵانێکی خەڵکی زۆر مناڵانێکی زۆر دەدۆزرێنەوە دەچنەوە باوەشی دایک و باوکیان هەنێکیان دایک و باوکیان نەماوە هەنێکیان هەموو کەسوکاریان لەدەستداوە بۆ یەککردنەوەی ئەم بۆنەیە و یادکردنەوەی ئەم بۆنەیە و لە لەندەن و لە پایتەختی بەریتانیا گەورەترین دەستکەوت دەبێ بۆ کورد. هیوادارم لە چاوی کامێرەی کەناڵی بیکەیفەوە لەگەڵمان بن تا بەرنامەیەکی کە و راپۆرتێکی کە کاتێکی شاد و ماڵ. کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ.